بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارە لە مزگەوتی فەجرە پۆلێک لە فەقێیان بڕوانامەی مەلایەتی مامۆستایەتی ئاینی وەردەگرن. بۆ مەبەستە هەم خۆیان وەردەگرم هەم مامۆستاکانیان و هەم مامۆستایانی ئاینیش کە باس لە گرنگی مامۆستای ئاینی و خودی حوزەکانیش بکەن لە کۆمەڵگەی کوردەواریە لەگەڵماندا. خواهی بخشنده مهربان و صلوات و صرفی باشی پیغمبری اسلام محمد صلی الله علیه و سلم یاری آوران و شون کوتوانی حتی روزی دوایی اما طبعا اوانی که دردسن لمدرسه عبدالله کوری عمل یان لکلیات کان اوانا دوا او خوندنا که شهاده بده سهلن سلا مدرسه خومان سلا اعدادی کان سلا کلیات کان دوره چام ودکینوا دورەیەکی دوو ساڵی لەم دەورەیەدا مامۆستایانی گەورەی خۆمان ئەوانەی کە مۆڵەت دەرن یعنی ئیجازە دەدەن و پاشان مامۆستا چاکەکان هەرچی ئەو کتێبانەی کە ماوە بیخوێنن ئەو تەلەبانە ئەو فێرخوازانە لەو دەورەیەدا ئەیخوێنن وەکو جەمع جاوامی وەکو مەثەلا ئیبن عەقیل و هەموو ئەو کتێبانە کە پێویستنەوە ئاشکرایە جا کە ئەمەشیان تەواوکن ئیمتیحانێکی باشیانەکەین هەرچی لە سەر و 75ەوە هێنای ئەوە ئیجازان پێدەین وەڵحاصڵ ئەمە دەورەیەکی بەردەوامە هەر ئەمانە نین پێشتریش کردومانە ئەمەش وەزبەیەکی ترە وەزبەی ترش هەر حازرە بە پشتیوانی خۆی پەروەردگار بۆی کە ئەم مامۆستا بەرەزانە کە ئەمی ئیجازەیان پێدرا ئەو کاتە لە ئەوقاف دەبێتە ڕەسمی لە هەموو کوردستانە ئەو ڕەسمیەتی وەردەگیرێت. گرنگی خوێندنی حوجرە و فەقێیەتی ئەوەیە لە حوجرە و لە خوێندنی فەقێیەتیە ئەو علومانەی کە پێوتی علومی عەقلی و نەقلی زۆر بە وردی و زۆر بە هێزتر و بە درێژتر ئەخوێنرێ. مەبەست لە خوێندنی حوجرە بە شارەزابوونە لە علومە شەرعیەکانە بە شێوەیەکی زۆر بەهێز و قوڵ بە تایبەتی ئەوەی کە بتوانێت جوان هەموو قۆناغ و مەرحلەکانی تەواوکە. بەڵام خوێندنی ئەکادمی زیاتر بۆ بەدەستێنانی بڕواننامە و شەهادەیە لەبەرەوە زۆر جار من بۆ خۆم هەردووکیانم خوێندووە هەم حوجرەم خوێندووە هەم خوێندنی ئەکادمی و ڕەسمیم خوێندووە یعنی زۆر جاری وایە هەتا ئەو کتێبە کە دائێنێ منهەجی ساڵێکە جاری وایە نیوەی تەواو ناکرێت جاری وایە مەسلا شتێکی کەمی لێ خوێندێ و زۆر جار تەلەبەکە بە دەرەجەیەکی نزم مەسلا 50-60 بێنێ بە دەرچوو حسێبە بەڵام لە حوجرا بەڕاستی ئەبێ کەسەکە زۆر باش شارەزا بێ لەو عیلمانە نەک شارەزا بەڵکو بەپی مستەوا عیلمیەکەی دوایی نەتیجەی نیهایی دیاری ئەکرێ مەسایەکێک زۆر زۆر چاک بیخوێنێ و چاک بیزانێ ئەبێتە مدەڕیس یعنی دەرسەکان ئەڵێتۆ ئەبێتە موفتی ئەبێتە کەسێک کەواکو موسەیترە لە هەموو علومەکانە پێشنوێژیەکە خیتابە ئەدا بەڵام ئەگەر کێکەمتر خوێنەوە مەسا لەوانەیە هەر پێشنوێژی بکە یا لەوانەیە هەر وتار و پێشنوێژی بکە فتوا نادا کتێبەکان ناڵێتۆ عیلمەکان ناڵێتۆ لەبەرەوە بە پێی خوێنەوارەکەی بۆیە ئەوانەی کە زۆر بە چاکی خوێنن بەڕاستی ئەبنە کەسێکی وا سەرچاوی شەرع و بڕوا و متمانە بە عیلمەکەیان نەکرێ یعنی ئەو کەسانە کە خوێندنێکی چاکی حوجرەیان خوێندووە یعنی هەر پرسیارێکی لەکەی هەموو بنج و بنەوان و ڕیشەی ئەو بابەتە ئەو مەوسوعە ئەو پرسیارە ئەو بڕگە عیلمیە زۆر بە جوانی زوانی ڕۆشن کاتەوە بە کەسەکە زۆر کولتوریش یعنی ئەو حوجرە تێکەڵ بۆ بە کولتوری کوردەواریش یعنی شتێکی نامۆنی یعنی حوجرە ئینسان وازانێمە هی کوردەواری ئەوەنە لەگەڵ کووردە هاتووە یعنی وازانی بەشێکە لە میلەتی کورد بەشێکە لە داب و نەریت و باو و عادەتی میلەتی کورد کە لەو ڕۆژە و ئیسلام هاتووەتە ناو ئەم میلەتەوە خوێندن و حوجرە و ئەو شتانش لە ناو ئەم میلەتا بڵاو بۆتەوە بۆیە سەدان ساڵە ئەم حوجرە و خوێندنی حوجرە لە هەموو بەشەکانی کوردستانە هەیە و حتا یەکێک لە شانازیەکانی حوجرە ئەوەیە زۆربەی کتێبە منهەجەکانە خوێنرێ هەر مەلای کورد نووسوێتی لە نەحوا لە سەرفا لە منتیقا لە بەلاغەتە زۆربەی عیلمەکان کتێبە منهەجیەکە
هی مەلای کووردە. زۆر بەشی ئەو مامۆستایانی کە لە ڕابردووە بوون هەر پەروەردەی حوجرەکان و قوتابی حوجرەکان بوون وەکو مامۆستا عەبدولکەریم مودەڕیس تەنانەت و پێشوونیش وەکو شاعیرەکانی وەکو مەولەوی و هەرچی زانای گەورە هەیە لە عێراقا ئێستا مەشهورە لە بەغا من خۆم لە بەغا بووم چەند ساڵ لەوێ بووم ئەڵەن هەر مەلایەکی عەرەب لای مەلای کورد نەخوێنە سیقە بە عیلمەکەی ناکرێت. مەلایەکی کورد کاتی خۆی چووەتە فەلوجە نازەم ساڵی چەند بووە کۆنە ئەو منتیقە حەنەفی مەزهەب بوون بەڵام ئەم مەلا کە شافعی مەزهەب بۆ چووەتەوێ ئەوەنە فەقێ و تەلەبە و قوتابی بۆ دوای بوونەتە مەلا ئێستا فەلوجە لەو بینی ڕوومادی و بەغا فەلوجە شافعی مەزهەبن یعنی لە نەتیجەی قوتابیەکان و فەقێکانی ئەو مامۆستا شافعیە کوردەکە چووەتەوێ مەزهەبی شافعی لەو منتیقا و بەڵکو نیوەی ڕوومادی و بەشێکیش لە بەغا بۆتە شافعی مەزهەب بەهۆی کۆمەڵی مەلای کوردەوە دەیان مامۆستایەکو مفتی زەهاوی و مامۆستا مەلا عەبدولکەریم و دکتۆر مستەفای زەڵمی و چەندین تری وەکو مەلا محەممەدی قزڵجی و مەلا محەممەدی قزڵجی چووە بۆ میسر لەوێ بۆی شەهادەیەک بێت و دابمەزرێ لێرە و توانە وڵا تۆ شەهادەوەی نییە داومەزێنی لە بەغا کە چوو بۆ ئیمتیحان کە شێخی ئەزەر و چەند مامۆستای ئیمتیحانە کردو سێرەکەن ئەوەنە شارەزایە ئەوەنە خوێنەوارە ئەوەن ئاگای لە عیلمەکانە توانە وڵای تۆ حەقە مامۆستای ئێمەش بیت تۆ نەک ئێمە ئیمتیحانە بکەین و شەهادە وبینی. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وسلم. سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم تەبان ئێمە ئەم قوتابێ بەڕێزانە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە 5 ساڵە ئەو 5 ساڵەیان خوێندووە و لە هەموو مادەکانە لە هەموو ئەو دەرسانێکی خوێندویانە لە ساڵێکدا 3 جار ئیمتیحانیان کردووە پاشان کە ئەو 5 ساڵیان تەواو کردووە ئێمە 2 ساڵی تر وەکو دەورەی تەخەسوسی دەورەیەکمان بۆ کردوونەتەوە لە دو ئەو 5 ساڵە 2 ساڵی تریش بە بەردەوامی ئەو کتێبانیان خوێندووە کە لە مەدرسەکانیان خوێندووە و لە خزمەت مامۆستا بەڕێزانەدا ئەو کتێبانیان تەواو کردو لە 2 ساڵەکە ئەنجا ئێمە ئەم ئاهەنگەمان بۆ ڕێخستن و مۆڵەتی مامۆستایەتی و ئیجازە عیلمیان پێبەخشین. مامۆستا چەند ئەم حوجرەیە جیاوازە لە مەسەلەی خوێندنە ئەکادیمیەکە قوڵترە و کاریگەرترە و زیاتر هەم لە ڕووی پەروەردەی هەم لە ڕووی عیلمیەوە قوتابیەکە ئامادەکە. طبعاً بەبێ گومان ئەم خوێندنانە ئەم مامۆستا بەڕێزانە ئەو کتێبانەی کە دیاری کراون کتێبەکانیان هەموو تەواو کردووە چۆن بڵێ لە سەرەتاوە لە بسم اللهەوە لە ئەلیفەوە تاکو یا هەموو کتێبەکانیان خوێندووە و کتێبانەی کە دیاری کراون لەو ئەو دەرسانە بە هەموو مادەکانەوە لە نەحو لە سەرف لە فقه لە ئوسولی فقه لە مەقاسیدی شەریع ئەم دەرسانیان هەموو خوێندووە و جیاوازیەکەشی ئەوەیە لەوانەی لە زانکۆکان ئەو کتێبەی کە ئەخوێندرێ ئەو کتێبەی کە دائەندرێ شەرنی هەموو کتێبەکە بخوێندرێ بەڵام ئەم کتێبانەی کە دانراوە هەمویان خوێندو و ئیمتیحانیشیان تیا کردووە بڕیارێکیشمان داوە ئەو کەسە دەرچووە و ناجیحە لە ئیمتیحانەکەدا کە لەسەر و 60ەوە هێنابێ ئەگەر 59 هێنابێ ئەم کەسە لەم دەرسەیە دەرنەچوە و جارێکی تر بە ئیکمال حساب کرا و جارێکی تر ئیمتیحانی تیا کردوێتەوە. مامۆستا عیزەتی مستەفا ڕەسوول کە یەکی بۆ کەسە دیار و نووسرە دیارەکانی هەرێمی کوردستان کە ئێستا کۆچی دوایی کردووە لە باسی حوجرە ئەڵێ ئێمە گە حوجەکانمان هەبێت بە قسەی وەڵێ تەنانە زانکۆکانمان لەوەی ئەو پێویستیە نەبێ یان ناوەندە خوێندنەکان نە پێویست نەبێت بێت و ئێمە بتوانین برە و بە حوجرە بین لەبەر ئەو نە بە کامبڵی و بەباشی قوتابەکان پێگەێنێ بیبەسینەوە بەوەشەوە کە حوجرە هی کاتێ بەرەنگاری یا خۆت بەرهەڵسی نەبوو لەگەڵ کولتوری کوردەواریە تەنانەت بە شێوەیە ئاوێتە بۆ هەندێک کەس تەنانەت حوجرە لەوچێ بە ڕەمزێکی کوردەواریش بزانلەوەی کە زۆری مامۆستا ئاینەکان نەبینی بە جلوبەرگی کوردیەوە وتارەدە مامۆستا ئاینەکان بە جلوبەرگی کوردیەوە لە سەدەمی فەقێتیا وانە ئەخوێنن بە جلوبەرگی کوردیەش ڕۆژانە ناو خەڵکان کە ئەمەش نیشانەیەوەیە هیچ بەرکەوتنیە لە نێوان کولتورەکە و با بڵێن ناوەندە عیلمی ئاینەکە. بەبێ گومانم پرسیارەی بەڕێز دوو لایەنە لایەنی عیلم و زانست و سەقافە تەبعا ئەگەر تەماشا بکەی زاناکانی پێش ئێمە و لە مەولەوی و لە نالی و ئەو شاعیرە گەورانە هەمووی لە حوجرەوە
دروست بوون و لە حوجرە خوێندویان و ئیجازەی عیلمی و ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە پاشان بوون بەو شاعیر و ئەدیبە گەورانە پیاوێکی وەکو ئەو مەسعود محەممەد ئەو ئەدیبە گەورە کە عەرەبەکان شانازی بە عەرەبیزانی ئەو پیاوە ئەکەن لە حوجرە پێگەیشتووە و کوڕەمەلا بووە بۆیە بەڕاستی لەلایەنی ئەدەب و عیلم و زانست و زانیاریەوە حوجرەکان لە پێش زانکۆکانەوە بوون ئەو کەسانەی کە لە حوجرەکانە دەرچوون ساڵانێکی زۆر وەکو ئەو زانە کوردانەی کە هەبوون کە چوونەتە میسر و چوونەتە جامیعی ئەزهەر لەوێ بوون بە مامۆستا هەر لە ئێرە لە حوجرەکانی کوردستان تەخەڕوجیان کردو ئەوەندە لایەنی عیلمی و سەقافەیان بەرز بوو لەلایەنی دووهەمی پرسیارەکەی بەڕێزتان لەلایەنی کوردەواریەوە حوجرەکان مزگەوتەکان بە بەردەوامی لە خزمەت ئەو لایەنەی کوردەواریە بوون یعنی دژایەتیان نییە لە خزمەتی کوردی و خزمەتی دەسەڵاتی کوردی و ئەوانە بەڵکو ئەو سەرکردانەی کە هەبوون لە مێژوودا لە مێژووی کوردیدا هەمووی لە حوجرەوە پێگەیشتون ئەوە قازی محەممەدە ئەوە شێخ سەلامی بارزانە ئەو زانە گەورانەی تر هەمووی لە حوجرەوە پێگەیشتون و سەرۆکایەتی و براگەورایەتی میلەتی کوردیان کردو و تەخەڕوج و دەرچووی حوجرەکانی کوردستانی چن مدرسەکەی بڵای کوڕی عومەرە و سەر بە وەڵین کۆمەڵی دادگەریە تا چەند گرنگە ئەم جۆرە لە ناوەندانە پەرەیزیاری پێ بدێەوە چ پێویستە ئەم مەکتەبەش بە دیاریکراوی گرنگی زیاتر بەچی باتوە زیاتر لە چ بابەتێک هاوڵ با بچێت پێشە وڵای بەبێ گومان ئێمە لە مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری بەشێکمانەیە بەشی قوتابخانەی شەرعیەکان بەشێکی سەرەکیە کۆمەڵێک مەداریسی زۆرمانەیە مەداریسی عەبدوڵای کوڕی عومەر چواردە بەشمانەیە چواردە فەرعمانەیە لە چواردە شاری کوردستانە و کۆمەڵێک تەلەبەی زۆرمانەیە کۆمەڵی مامۆستای زۆرمانەیە و زۆر گرنگیان پێ ئەدەین و لە دوا ئەوەش کە ئەو مەدرسەیە ئەو پۆلانەیان تەواو کە ئەو 5 ساڵە قوتابیەکان خوێندنیان تەواو کرد دەورەی تەخەسوسیان بۆ ئەوکەینەوە تایبەتمەندی هەر کەسە حەزی لە چ بوارێک بوو لە بواری شەریعەتە ئێمە لەو لایەنەوە ئەو تەلەبانە پەروەردە ئەەکەین و زیاتر پڕعیلم و پرزانستیانەکەین. مامۆستاگیان پێم خۆشە باسێک لە سەرەتای بڕیاردانەکە بگەی کە بچیتە حوجرە و باسێکی خۆناغی خوێندنەمان بۆکەی سەرەتا. پێشەکی سوپاس بەخوای پەروەردگار کە ئێمە گەیاندە ئەم ئاستی خوێندنە کە ئاسی وەرگرتنی ئیجازەی مەلایەتیە کە ئەمەش فەزڵێکی گەورەیە و ئێمە ئینشاءڵڵا بووینەتی میلادگیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و دڵنیا بین ئێمەش ئەم ئیشە لەسەر ئێمە یعنی قورس بووە چونکە گەورەترین پەیاممان هەڵگرتووە پەیامی باشترکردنی دین و ژینی خەڵکە و ئەوەمان هەڵگرتووە کە ئێمە بووینەتی میلادگرانی پێغەمبەری خوا عەلەیهیم الصەلاة والسەلام و ئێمە ئەبێ لە ئاستی ئەو مادووبوونەیە بین کە ئێمە چەندین ساڵە هەوڵی بۆ ئەدەین و لێرەشەوە ئەمەیە سوپاسی مامۆستا بەڕێزەکانم بکەم ئەو مامۆستایانی کەوا بەردەوام لە شەونخوونیە بوون بۆی ئێمە پێ بگەێنن و الحەمدولله کە پێش گەیشتین داواکەین لە خوای پەروەردگار ئیستیقامە بەردامیشمان پێ بەخشێت. مامۆستا کە هاتم بۆ بەرنامەکە تۆماکردی بەرنامەکەەوە بۆ مزگەوتەکەش بیرم لە شتێک کردەوە لە ڕابردوودا ئێمە مامۆستا ئاینەکانمان زۆربیان ئەدەبی بوون یاخود شاعیر بوون مەسەلەن مەولەوی و سالم و لە ئێستادا ئەدەبیات و لایەنە شعری و هونەریەکە لەو ڕۆی کە ئەدەبیاتی کوردیوە تا چەند ئێستا مامۆسایان گرنگی بۆ بابەتە دەمەتابەتی لە سەردەمی فەقیهاتی یان ئێستا کەمتر بۆتەوە ئەو شاعیرانەی کە لە ڕابردوودا هەمان بووە. بەڕاستی ئێمە ئەوەی کە سوودمان لێ بینی بێ بەڕاستی بەرهەمەکانی دکتۆر مامۆستا عەبدولکەریم مدەڕیس بوو زۆر جار کاک دکتۆر یاسین حەسەن کە مامۆستایکی بەڕێزمان بوو دەستی پێ ئەوتین شیعرەکانی ئەوی زۆر باس ئەکرد و لایەنە دینەکەی لایەنە نەحوی و سەرفیەکەی زۆر ئێمە ئیسیفادەی باشمان لێ کرد ئیسیفادەیەکی زۆر چاکمان لێ کرد و ئامۆژگاریشم بۆ هەموو خوێنەران و بۆ ئەوانەیە کەوا تاڵیبی عیلم و فێرخوازی علومی شەریعان دەست بگرن بەو ئەدەبیاتی کوردیەوە کە مامۆستایان و مامۆستا ئاینەکانی ئێمە لە پێشوودا و لە ئێستاشە پێوی خەریبوون بەدایبەتی لە بواری ئەدەبیاتی کوردیە. مامۆستا بەسێکیەوەم بۆ بکەی ئێستا بە دەستوری جاران بێت فەقیهەتی زیاتر لە مزگەوت ئاماوەیە لەو شوێنێک کە بۆی دیاریکرا بوو ئێستا بەوەی پێشکەوتنی ژیان و هاتنی ئۆتۆمبیل و گۆڕانکاری بەسەر هاتوویان هەروەکو دەستورەکەی ڕابردووە و زیاتر لە چ ناوەندێکیش ئەمانەوە یاخۆ دوانە کاتان نەخوێت بۆ ڕۆژانە چەند کاتژمێر بۆ هەفتانە چەند ڕۆژ بوو. پێویستە ئەو باگراوندەی جاران بگۆڕدێکەوە حوجرە تەنها لە ناو مزگەوتا بووە ئێستا شێوازی ئەکادمی پەیدا بووە پێویستە خوێندکار یعنی زیاتر فێرخواز کە ئێمەڵێن فێرخواز واتە خۆی تەڵەبی عیلمەکات
ئەمە زیاتر پێویستە تەنها لە ناو مزگەوتان نەبێت بەڵکو تێکەڵی کۆمەلگا ببێت لە کۆمەلگای زیاتر خوێندنی ئەکادمی پەرە پێ بدات هەست دەکەم ئەوە باشتر بێ و بۆ کۆمەلگەش و بۆ خوێندکاران و فێرخوازانیش چەند هەستەکەی ڕێژەکە بەرەو زیاتر ڕاستپاس بخوا کە دەبینین قوتابێکی زۆر وەکوڵێ لە ڕێگاکەتان بەرەو ئیشاڵا بەرەو وەرگرتنی و بڕوانامەیە تا چەند پێت وایە ئێستا خەڵک زیاتر ئەگەڕێتەوە بۆ مەسلەی حجرەکان و فەقێتی و ئەوە تا چەند جناب ئەو دیمەنانە و ئەوەی کە ئەیبینی وێربەخشە ئەوەی کە زانایانی پێشینی ئەم ئومەتە باسییان کردووە لە سەلەفی ساڵحی ئەم ئومەتە ئەوەیە کەوە ئیخلاص هەبوو دڵسۆزیت هەبوو ئەوە باشترین هۆکارە بۆی کە بەرەکەت کوێتە کارتەوە بەرەکەت کەوێتە ئیش و ئەو فەرمانی کە هەتا ئەو ئیشەی کە دەستی پێوە ئەگری بە تایبەتریش علومی شەرعی علومی دینی کەوا ئەمە پێویستی زیاتر بۆی ئیخلاصی تابێت قل الله أعبد مخلصا له الدين وەکو خوای گەورە ئەفەرمێ بڵێ هەر خوا ئەپەرستم بە ئیخلاصیەوە و خوای گەورە ئەفەرمێ ئەلا لله الدين الخالص ئایا هەر بۆ خوا نییە کەوا دینێکی خالص و چاک پەیڕەو بکەین کە نیەتێکی خاڵسی تیابێت بۆ خوای گەورە بسڵحین ئەوە هەستەکەم بەرەکەتەکەوێتە کارمان ئیشمانەوە و نەوەیەکی باشتر و دیندارتریش پێگات مامۆستا ئێستا کۆتا پرسیارم کاتێک بڕوانامەکی دوبلۆم یان بەدەستێنی تقریبا 14 بۆ 16 ساڵیەوێ ئەی مەسلەی وەرگرتنی بڕوانامەی وەکو ئاینی چەندی پێویستە چەند ساڵی پێویست بێگومان ئەفەرمونون عیلم بەحرێکە کەوا بنی نییە خوای گەورەشە فەرمەوە فەوقە کولی ذی علم علیم هەتا بخوێنی کەسێکی دیکە هەیە لە تۆ گەورەتر و زاناتر و شارەزاتر پێویستە زیاتر هەوڵ بدەین ئەوەی لە سەرشانی ئێمە هەوڵدانە چونکە بە هەوڵدان ئینسان پێ ئەگات و ئەگاتە و ئاماجی کە هەیەی علم بەحرێکە کە بنی نییە کەوایە لەسەر ئێمە کە زیاتر هەوڵ بدەین علم و علومەکان فێر ببین زانستەکان فێر ببین ئەوە مای سەرفرازیمانە لە دنیا و لە قیامەتە چەند ساڵە لە مزگەوتی گەورەی هەواری شار سەرقاڵی خوردنی وڵی لە مانگیێکی ئەم ساڵەوە لەمانگیێکی ئەم ساڵەوە ئێستا قوتابخانە ئەخوێنی یان نەخێتە ناحوجەکەی وڵی قوتابخانەکەش خوێن لەگەڵ ئەوەیە باشە چەند با بڵێن ساعات لە ڕۆژێکە سەرقاڵی بابەتە ئاینەکانە بن چۆنی پلانەکەتان داڕشتووە لەگەڵ مامۆساکەتان وڵی هەفتەی سێ ڕۆژ ئێمە دەرسە خوێنین دوو ڕۆژیان بەیانیان و ڕۆژێکیان دوانی وەڕوانە ئەو ئەنانەی خوێنن چی شتێک وڵی نەح و سەرف و ئەحمەدی و فقی ئیسلامی و تەجوید و قورئان خۆت حەزەکە یا ماڵەوە هانیشیاندای لەگەڵ یاکە بچیت وڵی خۆم حەزەکەم ماڵەوەشانیانیان جنامیشی بە هەمان شێوە زۆربەی هاوڕەکانی دیکەش بە هەمان شێوە لە مزگەوتی گەورەی هەواری تا چەند دڵخۆشی بەوەی کە لەم تەمەنەوە سەرقاڵی خوێندنی وانە ئاینەکان و بابەتە ئاینەکان مامۆستا ئەگەر لەم تەمەنەوە دەست پێکەی بە زووترین کات دەبێت بە مامۆسایەکی چاک ئینشاءڵڵا کەسە بووە کە ئەو بینە بەم جلو بەرگە و بەم خوێندنەوە دەستخۆشی لێو کاپی خۆش بێ وەڵام مامۆستا زۆرە بووە کە سوکاریش و زۆریان پێ خۆش هەروەڵا بە زۆری خاڵم خاڵک ینی خاڵێکی لەوانی کە زۆر هاانتەیە وارەوەڵام مامۆستا ئێستا بە دڵنیایەوە عەرەبیەکەشتان زۆر فەرقی کردوانی وای مامۆستا تا چەندەمە کاریگەری هەبوو لە خوێندنی شەماشڵا باش بنەوەی کە ئێوە عەرەبیەکەتان باشە تواناکەتان باشترە بێ زیاتر وەکۆڵێ مێشتان فراوانترە بێ تا چەند کاریگەری هەبوو لەسەر خوێندنەکەتان مامۆستا کاریگەری هەبووە لەسەر قسەکردمان بە عەرەبی بۆ ئەداکردن بەڵێ مامۆستا تا چەند جەناب و هەستەکەی کاریگەری هەبووە بۆەوەی کە لە قوتابخانەشا باش بیت و توانای سعیکردن و تێگەیشتیش و باشتر بێ لەوانی ئاماسە زۆر جا بە تایبەتی وە زمانی عەرەبی بەتابەتی و عەرەبی لەوەیە زۆر کەس کێشەی زمانی عەرەبی هەبێ وانەی عەرەبی بەس ئێوە الحەمدوللا زۆر باشن لەو زمانەوانە بەڵێ ئەو وانانشی خوێنی لە دەرزە ئاینەکە هەستەکە قوڵتر بێت تا قوتابخان وانە زۆر کات ئێمە وانەی عەرەبی خوێنی لە مەکتەب هیچ فێری عەرەبی نابی بەس مامۆسامانە هەرم عەرەبیە و یەک دانیتە کوردی بێ ئەش لۆقەنامەی عەرەبیە بێ هەمووی لە بەرکەی هەمووی لە بەرکەی واتە زۆر دڵخۆشی بەوەی کە لە خزمەتی مامۆسای تایت لە مزگەوتی گەورەی هەواری شار سەرقاڵی خوێندنی ئاینیت مەڵە مامۆستا زۆریش چی هەیە بۆ ئەو گەنجانە و هاوتەمەنانی وەکو خۆت کە ئەڵێن ئێمە بەخوا حجرەمان پێ ناخوێنرێ مەسەلەن خەریکی مەکتەبین ئەکرێ مەکتەبەکەش بکەیت و حجرەکەش بکەیت وای وڵا توانی حجرەکەی توانی مەکتەبەکەشکی بەمان کاتەوە توێ لاروگیان سەرکەوتوش بیت بەشدار بووین لە ئاهەنگی دەرچوانی پۆلێک لە مامۆستایانی ئەزیز و بەڕێز بۆ ئەوانی کەوە دەرچوون لە خوێندنی زانستە شەرعیەکان ئەوانە پیاوانی دوا ڕۆژن ئەم گەنجانی کە ئێستا پێدەگەن پیاوانی دوا ڕۆژن ئەوانی کەوە لە علومی شەرعی لە حجرەکان دەخوێنن
ئەوانە بەڕاستی دەبنە خەڵکانێک کە لە فقهی ئیسلام لە یاساکانی ئیسلام شارەزا دەبن بناغەیەکی بەهێزیان دەبێت لە ڕووی زانستیەوە و گرنگێکی زۆریان هەیە هەم فێری ئادابی مزگەوت و حیا حرمەت و هەم فێری علومی شەرعی و هەم بەرەکەتێکی زیاتر لە خوێندنەکانی کە تێدا وەکو خوێندنی ئەکادمی چونکە ئەمانە زیاتر خوێندنەکانیان بۆ خوایە ئەم پۆلەش کە لەم کاتەدا ئیجازەی مامۆستایەتی وەردەگرن ئەرچیان قورستر دەبێ بێگومان چونکە ئەرکەکەیان لەو ڕۆژەوە دەست پێ دەکا کە ئیجازە وەردەگرن تا ئێستا ئەوان خوێندنیان وەرگرت و ئەم جارایان ئەیبەخشن بۆیە کارەکەیان قورستر دەبێ لەبەر ئەوە ئەمانە ئێمە کە ڕابردین دوای ئێمە ئەم گەنجە جوانانە ئەم مامۆستا بەڕێزانە کەنەوەی داهاتومانم بۆ ئەم میلەتە هەم دینی میلەتەکە دەپارێزن لە ڕێگەی زانستەکانی شەرعیەوە لە حوجرەی مزگەوتەکان خوێندویانە هەم حیا و حرمەت و کەلتور و ڕەسەنایەتی میلەتەکەمان دەپارێزن هەم کەلتوری میلەتەکەمان کە دەبینی ئەم فەقێ جوانانە کە ئێستا دایانبینی هەر لە مناڵیەوە فێری ئەوان دەکەین جلوبەرجی کوردی لەبەرکەن خەڵکانی کە دەبینی جلوبەرجی کوردیان فرێدا هەمووی بە ناوی عەولەمەوە تف لە ڕابردی خۆی دەکا ئەوە هەر مزگەوتە توانیوێتی حیا و حرمەتی خۆمان بپارێزێ کەلتوری خۆمان بپارێزێ ڕەسەنایەتی خۆمان بپارێزێ ئەوە پیاوانی مزگەوتن ئەوانەی هەڵگری علومی شەرعین ئەوانن کە بەڕاستی خیانەت لە خەڵک و خاچیان ناکەن مامۆستاکە ئاینیا گفتوگۆم کرد پێش بەرنامەکە باسی لۆکەی حەمد لە ئێستا دۆخەکە زۆر هەماهەنگترە لەوەی کە جاران ئێمە کە لە فەقێتی بووینەوە چیە بۆ کۆڵی یارمەتی دەرنەبوو بێ گیرفانمان هەر بۆ کڕینی کتێب بێ یاخود مەسەرەن بۆ چەند ڕۆژ ماوینەتەوە یان بە ماوەی دێژ لە مزگەوتەکانە چاوەڕێی خێرخوازێک بوونی لەوەی کە کۆمەکیەک پێشکەش بکە بەڵام ئێستا الحەمدولیلا هەم لایەنە مادیەکان لایەنە ئەمنیەکەش الحەمدولیلا هاوکارە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین منداڵەکانمان بنێین لە حوجرەکان و تەنانەت جاران ئەگەر مانەوەی زۆری بیستای ئێستا پێم وایە ئەوەش گۆڕاوە مامۆستا جاری وایە لە خراپی حاڵەتە تۆ هەفتەی جارێک بۆ دوو جاتوانین سەردانی ماڵەوە بکەیتەوە کەواتە زمینەکە ئێستا لەبارترە بۆ ئەوەی کە مناڵەکانمان بنێین لە حوجرەکان زمینە زۆر لەبارتر لە جاران بە برسێتی بوو بە نەبوونی بوو ئێستا سپاس بەخوای گەورە منهەجیشیان هەیە و شەهادەکەیشان اعتوباری هەیە لە ئەوقاف و تعدیل دەکرێت و قبوڵە ئەمە هەمووی تەشجیع و هاندەرە و هەروەها ئێستا احتیاجیان بەوە نییە بچن لە دەرگای خەڵک بدەن بۆ ئەوەی کەوا خواردنێک پیاکەن بەڵکو بەڕاستی ئەوەی ئێستا بیوێ بخوێنێ هەم خوێندنێکی شەرعی هەم لەسەر شێوازی ئەکادمی جاریوە هەیە هەم ئەم فەقیانی ئێستا پێدەگەن بۆ مامۆستای دواڕۆژ یعنی لەگەڵ کاروان دەڕۆن جێ نامێنن یعنی فەقی سەردەمین مامۆستای سەردەمین و بە زمانی ڕۆژ قسە دەکەن و لەگەڵ ئەو شان بەشانی ئەو تەکنۆلۆژیایە سوودمەند دەبن لە تەکنۆلۆژیا و علومی شەرعی دەخوێن و بۆ ئەوەی کەوا بنە جێداری پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت مامۆستا کۆتا پرسیارم ئەچنەکە ژناویش ئاماژە بێت کە هەل لە سەرەتا و فێری جلوبەرگی کوردیانەکەن هیچ بەرکەوتنێک لە نێوان زانستی ئاینی یاخود حوجرەکان و کللتوری کوردەواری ئێستا وای لێ هاتووە خەریکە ئاوێتەشە بێ وڵا لە ڕاستیدا ینی ئێمە لە سەرەتاوە ئەو گەنجانەی کە دێن بۆ حوجرەکە دەخوێنن فێری ئەویان دەکەین کەوا ینی ئاینی پیرۆزی ئیسلام بەرکەوتنی لەگەڵ ئەوە نییە چونکە ئاینێکی ئومەمی و عالەمیە پێمان دەڵێ دەبێ هەموو میلەتان کەلتوری خۆیان بپارێزن جلوبەرجی خۆیان بپارێزن مادە مخالیفی نەز نەبێ ئەوە تا دەبینی ئەفغانی پاکستانی هندی هەموو جلوبەرجی خۆی پاراستووە ڕەسەناتی خۆی پاراستووە مادام جلوبەرگەکە بێشەرعی نییە بەڵام بەداخەونی ئەوە ئێمەی کوردین کە خۆمان تواندۆتەوە لەبەرەوەی هەست بە نەقز دەکەین هەست بە کەمی خۆمان دەکەین بەڵام خوایار بێت لە ڕێگەی حوجرەکان و لە ڕێگەی مزگەوتەکانەوە لە ڕێگەی ڕاوونی ئیسلامیەوە خوایار بێت ئێمە دەیسەلمێنین کە ئێمە کوردی موسڵمانین تەنها بەم دینەوە جوانین مێژوو دیارە درشت و ورد ئاشناییەکن ئیسلام و کورد کەلتوری خۆمان ڕەسەناتی خۆمان دینی خۆمان عەقیدەی خۆمان جارێشکە لە مزگەوت و لە حوجرەکانەوە زیندوو دەبێتەوە و گەشە دەسەنێ و ئەم کوردستانە بە ئاڵای لا ئیلەها ئیلا الله ئاوادان دەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين زور سپاسان دەکەم خوا موفقتان کە خوا بەرەکەت هاتە کاتان بەرەکەت هاتە عومرتان
ئەم بەسەرکردنەوانە ئەو پەری وەفایە بۆ خزمەتکارانی میحرابی پێغەمبەر ئەبێ خزمەتکارانی میحرابی زیاتر قۆڵی مەردانەی لێکردن بە قەناعەتی من هیچ ڕوتبەیەک بەقەر ئەوە پیرۆز نییە تۆ ببی بە جێگری پێغەمبەر العولەما وەرەسەت الئەنبیا یعنی کابرا نائیبی محافظە نائیبی وەزیرێکە نائیبی مدیری دائیرەیەکە فەخر و شانازی پێوکە و فەخفەخی پێوکە تۆرە بڵێ من جێگری پێغەمبەرم پێغەمبەریش کێ عەلی سەروەری مرۆڤایەتی مەخلوقی نییە لەم ئەرزا لە پێغەمبەر سەڵاسم بەڕێز بێ ئەنجا ئەم وەزیفە دنیایانە کاکە وشیاربی سەرانبیران خۆشە وەسی کاتین مەسەن بڵێن تۆ وەزیری 4 ساڵ هەر زۆر بخانی 8 ساڵە تێگەی یان مەسە بڵێن ڕێز و زەرای کابرا 8 ساڵە بەڵام ئەمە کە تۆ لەو ڕۆژەی کەیتە خزمەتی میحرابەکەی پێغەمبەرەوە چۆکی فەقیهەتی دادەدەی لە خزمەتی قورئان و سونەتەکانی پێغەمبەرە هەتا ناو قەبرەکەش ناو قەبرەکەش بۆ قیامەتیش هەر لەگەڵتایە هەر فریاد دەکەوێت کەواتە بەڕاستی ینی من پیرۆزبایی یەکەم لەو کۆمەڵە نخبە جوانە کە خوا ئەو شەرەفەی داوە پێمان کە کردوینی بە خزمەتکاری میحرابی پێغەمبەر ئومێ دەکەم ئینشاءڵڵا خزمەتکارێکی ڕاستیقینەی میحرابەکەی پێغەمبەر ئومێ دەکەم ئەم شەرەفە نەگۆڕینەوە بە شتێکی دنیایی بە شتێکی کاتی هەڵمان نەخەڵەتێنن بەو شتە دنیایانە ئەم شەرەفە گەورە لێ نەسەنن چکم بەڕاستی ئەمە کۆمەڵی وشاه نەبێ ئاگامێنە عولەما هەیە عومەلا هەیە ئەبێ ئاگای لێبێ میراتگر هەیە میرات فرۆش هەیە ئاگای لێبێت تۆ نەبی بە سلعەیە کە ببی بەپەڵێ بەسەر ئیسلامەوە ئیسلام ناشرین کە یا ئیسلام بۆ خۆت بەکاربێنی خۆت بە ئیسلام بژێنی ئەمە بەڕاستی خەتەرە اینجا سەیری کە برای بەڕێزم قورئانی پیرۆز لەگە باسی ئیمانەکە ئەکسەر فەرمێ ئیلا الذین آمنوا وعملوا الصالحات عمل مهمە ئیلم چەند گرنگە عمل مهمترە لە ئێستا ئێمە لەم کوردستانە هەمانە نەخێنەوەوارە بەڵام هەموو دنیا بێ خیانەتی ناکە ئیمامی غەزالی ڕەزا ڕەحمەتی خوا بەو ئەو قەرێتە فەرمێتی خوای عەقیدەی و پیرۆژنم بەرێ شاولێ ئەمە مهمە من ڕۆژێ ئافرەتێک بوو بە تەمەن لە دیەکەی خۆمان خەڵک زەکاتوشتی بۆ وەری ناگرن تەکلیفیانە برابچووکە ڕوتیان بەشکم قەناعەتی پێ بکەیت مامۆستای من زەکاتم بۆ چییە خوا ئافرەتەی دراوسێمانی بۆ مسەخەر کردوم بەیانی و نیوەڕۆ یارە خواردن بەداتی تر بۆ چیمە زەکات بۆ وەرگرم دەی کابرا هەیە مەسە بڵین لەو پەڕی بەحەیەتی تێر ناخۆکو پێغەمبەر پێگەر شیوەیەکی ئاڵتون هەبێت دای دوانەکە دوای بێ دایسیانەکە کەواتە حوجرەکانی ئیسلام حوجرەکانی کوردستان گەورەترین خزمەتیان بە مێژووی کورد و کوردستان کردەوە ئەگەر حوجرەکان لە شۆڕشی کوردایەتی بێنەوەی تر سفر هیچ بەردەستەوە هیچی نامێنێتەوە لەبەرەوە ینی هەمومان قەرزانی ئەو حوجرانی چون خۆ دەزانی ئەو سا خوێنەواری هەن نەبوو خوێنەواری لە حوجرەکانەوە پیا بووە ئەنجا قیادەکانی کوردیش هەمویان قوتابی مەدرسەکەی ڕەسوڵ الله لە مزگەوتەوە تەخەڕوجیان کرد لە مزگەوتەوە پێگەی شاعیرەکانمان ئەدیبەکانمان هونەرمەندەکانمان ئەوانە هەمویان لە حوجرەوە سەرچاوان ئەوانەی کە لە حوجرە سەرچانە قسەکانیان چەند جوان فەئەلا ما فجورا وتەقوا ئەوانەی کە لە حوجرەوە تەخەڕوجیان دەکرد لەم ئەکادیمیەکان دەچوو بزان قسەی واکەن ئەمەگە بێمەعنایە ئەمەگە بێلەزەتە بەعملی هیچ نایە هیچ ئیسپادێکی لێوە بکەیت ئێستا پێت وایە تا ڕادەی گەڕانەوە هەیە و حوجرەکان ژمارەکە زیادی کردووە ئەبێ ئاعتراف بکەین بەوە چکم بەڕاستی من یەکشت بۆ بجێڕۆ براگ لە مەرحەلەی چواری کۆلێژ بوو باشە زانکۆ بڕوان پێ بکە لە ئینێکی ینی زانکۆیەکی ئیسلامیش بوو باشە دەرسێکی قورئانمان هەبوو مامۆستا گەیشتە سوورەتی بەقەرە لە ئاەتی ئایەتەل کورسی جەنابەت دەزانی وتی قورئانەکە داخە مامۆستا فەرمی بۆچی وتی تۆ قورئانەکە داخەتی هەڵسە سەر بێ ئایەتەل کورسی لە بەرم نییە وەرە بچیتە چواری کۆلێژ لە ئایەتەل کورسی لە بەرێ مناڵێکی ئێمە لە کوردستان لە پۆلی 1 و 2 ابتدائیە ئایەتەل کورسی لە بەرە بەڵام ئەگەر لە حوجرەکە بێ بەهێزترە ئەساسێکی پتەوی هەیە و علومە ئیسلامیەکان جوان دەکە ئەو ساهان و 12 علمە یعنی پڕ علمە یعنی خۆ 12 علومی ئیسلامی دەیخوێن لە علومەکانی تەفسیر و نەحو و صەرف و منطق و کەلام و بەلاغە و مەسە بڵێ ئەمانە علومی حەدیث و ئەمانی هەموو دەخوێن ئەنجا ڕیاضیات فەلەکیات هەمووی دەخوێن لە دیراسی لە ئیسلام لەخوا بەزێ لە حوجرەکانە فێران کرد کەواتە توانین بڵین ئەوانەی کە لە حوجرەکانە خوێن ئاساسێکی پتەوتریان هەیە ئەوانەی کە لە ئەکادیمیا خوێنن ئێمە ئەکادیمیش زەربی سفر ناکەین بەڵام ئەگەر هەردووکیان بەیەکەوە گرێدەین باشتر و چاکتر دەبێت و مێژووی سەلماندوێتی ئەوانەی کە لە حوجرا خوێنوانە شارەزاترن بەهێزترن بەتواناترن و دامەزراوتریشن ئێمە ئەو کاتە دڵخۆشین کە کۆمەڵی مامۆستا کۆمەڵە فێرخواز کۆمەڵە فەقێ کۆتاییان بە منهەجی فەقێتی هێنابێ و هەستا بێتن بەوەی کە ئیجازەی مامۆستایەتی وەربگرن تا مینبەرەکان چۆڵ نەبن مینبەرەکان قەرەباڵغ بن تا ئەو بۆشایەنەکێ دروست دەبێ بەهۆی تەقاعود بوونی کۆمەڵی مامۆستا و نەخۆشکەوتنی کۆمەڵی مامۆستا و دروستکردنی مزگەوتێکی زۆر لە نێو کۆمەڵگەکەمان لە ناو شار و لە دەرەوەی شارە بەڕاستی
خۆشحاڵین بەوەی کە ئەم پۆلە قوتابی و کۆمەڵە مامۆستا بەڕێزە کە دێنە نێو کۆمەڵگەکەوە تا ئەوانیش بتوانن دەورێک ببینن تا بتوانن کۆمەڵێک ئیسیفادی باش بگەێنن بە کۆمەڵگەکەمان لەو ڕێگەی خۆیانەوە کە لە ڕێعیلم و زانست و زانیارەکەی گەیاندویانە بە فێری بوون و ئەوانیش بیگەێنن بە خەڵکی. مامۆستا تا چەند پێت وایە کە حوجرە زانستێکی قوڵتر فێری فێرخوازەکە بەراورد بە کۆلێژ و ناوەندە پەروەردەی و ئەکادیمی خوێندنەکانی باڵا؟ وەڵی لە ڕاستی ئەمە بگەڕێنەوە بۆ مێژووی هەتا کوردایەتی خۆیشمان هەرچی زانا و هەتا شۆڕژگێڕەکان و زاناکان و ئەوانەی کە زۆر عولەمای تایبەت بوون هەمووی لە حوجرەیە فێر بووە. زانستی حوجرە زۆر جیاوازترە لە زانستی ئەکادیمی و دەرەوەی حوجرە. احتیمالی هەیە بە دوای عیلم و زانستا بگەڕن خەڵکێک، بەڵام ناگاتە عیلم و زانستی حوجرە ئەوەی کە ئەخوێنرێ لە نێو پەرتوکەکان و لە نێو کتێبەکانە لە خزمەتی مامۆستایەکە بە چۆکە دائنیشی بۆ ئەوی فێری عیبارەتێک فێری بابەتێک فێری هەندێک مەوزوع فێری ئاەتێکی قورئان تەفسیرەکەی حەدیثێک تەفسیری حەدیثەکە ئیستینباط و وەرگرتنی هەندێک ئەحکام لەو بابەتە شەرعیانە بەڕاستی لە حوجرەیانە بێ فێر نابی. پێت وایە کە حوجرە هیچ بەرکەوتنێکی لەگەڵ کولتوری کوردەواریان نییە، ئێستا وای لاتەوە حوجەکەی کە ئاوێتی کولتورەکەشە بێ کە هیچ چۆنەڵی بربەستێک نییە لە نێوانیان تەنانەت مامۆساییان نێمنی بەردەوام بە جوبەرگی کوردیشەوە هەم ئەخوێنن هەم لەناو خەڵکان هەمووتارەدەن. بەڵێ وەڵای بێگومان بە ینی کوردەواری لەگەڵ مەلایەتیە زۆر ئاشنان پێکەوە، ینی دووشتی جیاواز نین لێک. ئێمە کە بەجلی کوردیشەوە ئەبیندرین و وەکو مامۆسایشی ئاینی دەرەکەوین شانازی بەجلەکەمانەوەکەین و شانازیش بە کوردایەتێکی خۆمانەوەکەین لەبەرەوەی کە هەردووچیان دەست لە ملانن بۆ خزمەتکردنی خەڵکی بەڕاستی. بێگومانیش بن مزگەوتەکان نەبێ مینبەرەکان نەبێ ئەم خەڵکە شیرازەی تێگەچێت. ئێمە ڕۆژانە کێشە و مشکلەی ئەو خەڵکە بەرەو ڕوومانە بێتەوە هیچیە. هیەوەیە کە ئێمە ئاشنایەتیمان لەگەڵ خەڵکە هەیە تێکەڵاویمان لەگەڵ خەڵکە هەیە لە ناو خەڵکە ینی خۆمان دوور نەخستۆتەوە. ببینە ئەو دەورەی کە مامۆسای ئاینی ئەیبینێ لە کۆمەڵگەکەدا هیچ کەسێکی تر نییە ئەم دەورە جوانە ببینێ. کابرا ئەگەر بۆ مەسایلی لایەنە کۆمەڵایەتیەکان بۆ تەعزیەیەکە بۆ مارەکردنە بۆ مناڵ ناونانێکە ئەبینی لەو کۆمەڵگەیە لەناو ئەو کۆڕ و کۆبوونەوەی مامۆسایشی ئاینی تیانە بێ تا چوار کەلیمەی جوان و ڕێک و پێک و حەدیثێک و قورئانێک خوێنێ بۆ خەڵکە سێرکەی ئەو مەجلیسێ ناڕازێتەوە. چەندەها کەسی تیا ئەبینی بەقەدەر چوار کەلیمەی مامۆساکە نییە بەڕاستی. وڵا الحەمدلله ئەمڕۆ ئاهەنگێکی خۆش فراوان هەمومان دڵمان خۆش بوو لەوەی کە کۆمەڵێ فەقێ بەڕێز ئیجازە عیلمیان وەرگرت لە مزگەوتی فەجر لێرە خوای گەورە جاو پاداشیان بدات و پایدار بن. ئێمە زۆر دڵخۆش بووین. من بۆ خۆم کە دانیشتم بیرم لەوە ئەکردو ئەموو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر لە ڕۆژی قیامەتە بەس مامۆستا ئاینی بەدواوە بێت ئیتر بەسێتی ئەم هەموو مامۆستا ئاینیە ماشەڵڵا لە کوردستانە لە هەموو جیانە لە هەموو خەڕنەکانە کە سیلسلەی مامۆستاکانیان نەخۆندەوە ئیجازە عیلمیە بیرم لەوە ئەکردەوە کە چەندین کەڵەزانەی گەورە کە پێش ئەم مامۆستا ئاینیانە هەمویان ئیجازەیان وەرگرت و ئەوان ئیجازەیان داوە بە خەڵک کە جێگەی شانازیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیجازەدەری هەموو زانایانە لە هەموو جیهانە. وڵا زۆر پێ خۆشحاڵم هیوادارم ئەم قولانە و ئەم زۆر بەردەوام بێ ینی ئینشاءڵڵا کارێکی زۆر باشە. ڕۆژێکی مێژوێ ینی بەڕاستی ئەمڕۆ ئەمنە دڵمان خۆشە ئیمانەکەمان ئەگەشێتەوە مەراسیمی وا کەمە لە کوردستانەکە ئەکرێ بۆم فەقییانە هەر بین کۆمەڵی مامۆستای ئاوا تەخەڕوجەکەن بەڕاستی يعني إيمان ما قشيته يعني ترجيعك بو فقيه وبو أواني طالب علما. والله بتأكيد وهيج مجالي تانية يعني أما من قوم هروكم قوم روجك ببداية أم رجاء قرامكو شتيكي أوا بدز بينهم الحمد لله والشكر يا سامن أو أواتم هاتا دي. چەندێک سەرقاڵی خوێندر مامۆستا؟ والله بتأكيد ماوەیەکی زۆرە ساڵێکی زۆرە مەخەریجی ئەوم بەبێ ئەوەی هیچ سموحێکم هەبێت لە تاعین بوون و لە نازانم چیا بەزۆک و مۆهیبە و حەزێکی خۆم حەزم کردووە من ئەم شادەیە بەدەست بێن و الحەمدولله ئێستاش بەدەست بێنە. شادومانم کە خوا تەوفیقی داین لە خزمەتی زانست و لە خزمەتی ئەو مامۆستا خۆشەویستانە بووین. خوا تەوفیقمامدا لەوانە بین کە بتوانین و کۆڵ هەڵبگرین. مامۆستا ماشەڵڵا تەمەنێکی کامەڵ و
گەنجارمانەیەکڵێن دەرفەت نییە و ناتوانین و دڵنیام بەرپرسیایەتی جەناب زۆر زیاتر بۆ وەکو لایەنە کۆمەڵایەتێکەشی چۆن بۆ توانیت ئەم دەرفەتە وڵی تەوفیقەکە هی خوا بوو خۆشم محاولاتم کردو لە پاش فەزڵ و منەتی خوای پەروەردگار نەر لە کۆلیژی شەریعەتم خوێندووە پێش لە پاشەوەیشەوە لەوەتی زانکۆم تاواکرۆ هەموو ساڵێ لە خولێکا بوومە بەردەوام ئەمەم تاواکرۆش مەدانەیەکی کە فراغم نەبووە بە فەزڵ و منەتی خوای پەروەردگار وڵای الحەمدولیلا دوایمانەبوونێکی زۆر خوای گەورە تەوفیقی دایان بتوانین ئەم ڕێگە پیرۆزە بگرینە بەرسپاسی خوای گەورەگەن لەسەر تەواوی نیعمەتەکانی بەتابەتی نیعمەتی ایمان و ئیسلام و ئەم نیعمەتە گەورەیەش کە خوای گەورە ڕژانی بەسەرمانە خوای گەورە چۆن تەوفیقی دایان بۆ سعیکردن و هەوڵدان لەم ڕێگەیە هەوڵیش دەرین ئینشاءالله بەردەوامین خوای گەورە تەوفیقماندا بەردەوامین هەتا و گۆک دەقی ئەمرین لەسەر خێر خوای گەورە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين خوای گەورە ئێمە دوعا بۆ مامۆستاکەمان ئەەکەین خوا پاداشیان باتەوە دوعا بۆ بەڕێزیشتان ئەەکەین کارێکتان کێشاوە پەیام هەردەم ڕۆڵی خۆی بینیوە لە کۆمەلگا دوعای خێریان بۆ بکەین خوا پاداشیان باتەوە و نمونەی ئەعلامی ئاوا هەر زیاد بێ عەرەبی گوێبیست بوون لە بەرنامەکەدا قسە وتەی مامۆستایان کە تازە مۆڵەتی مەلایەتیان وەرگرتە بوو لە هەمان کاتە مامۆستاکانیان لە مەدرسەی عومەری کوڕی عەبدولعەزیز و لە هەمان کاتیشا ژمارەیەکی دیکە لە مامۆستایانی کە لە ئاهەنگە پڕشتکۆکەدا بەشداریان کردبوو تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاس دەزیان ناکرد.